وەک هەمیشە وتراوەکە ئاو سەرچاوەی ژیانە، ئاو ئاوەدانیە. هەر بۆ ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمان بەوە هەیە کە زامنی ئەم سامانە سروشتیە بکەین. چۆن دەکرێت زامنی ئەم سامانە سروشتیە بکەین لە ڕێگەی ئەو بەنداوانەی کە هەمانە و بنیادنان و دروستکردنی ژمارەیەکی دیکەی بەنداو لە هەرێمی کوردستان. من لە وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستانم لەگەڵ وەزیری کشتتوکاڵ و بەشێکی دیکە لەو میوانانەی کە لە نێو بەرنامەی سۆراخ گفتوگۆ دەکەین و زانیاریمان دەدەنێ، دەمەوێ وەڵامی ئەو پرسیارە بۆ ئێوەی بینەران وەربگرم کە دۆخی ئێستای بەنداوەکانمان لە هەرێمی کوردستان چۆنە و پێویستمان بە چەند بەنداوی دیکەیە تاوەکو دروست بکرێت. ئایا ئەو شوێنانە کوێن کە پێویستە بەنداوی تازەی تیادا بنیاد بنرێ و دەبێت چی بکرێ بۆ هەماهەنگیکردن لەگەڵ حکوومەتی عێراقی تا هاوکاری حکوومەتی هەرێم بکەن لەم بوارەدا و بودجەی پێویست دابین بکرێ بۆ بنیادنانی بەنداوە نوێیەکان و چاودێریکردن و چاکسازیکردنی ئەو بەنداوانەی کە ئێستا ئاویان تیادا گلدراوەتەوە. بینەری سۆراغ بن تا پێتان بڵێم و دڵنیاییتان بدەمێ کە بارانبارینەکانی ئەم ساڵ و هاتنی وەرزی هاوینی ئەم ساڵ هیچ گرفتێکی نابێ و وەرزێکی هاوینی بێکێشە و بێگرفت بەڕێ دەکەین و مەترسی کەم ئاویمان لەسەر نابێ. لەگەڵمان نابێت. لەگەڵ وەزیری کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆ دەکەم، دەمەوێ بزانم تا چەند هاوکارن بۆ جوتیاران بتوانن لە بری ئاوی ژێرزەوی ئەو ڕێگا سەردەمیانەیە بەکاربێنن کە بۆ کشتتوکاڵکردن گونجاو و دۆخی بەنداوەکان چۆنە و لە چه ئاستێکدایە. بێگەرخان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. حەزەکەم جەنابەت تیشکێکم بۆ بخەیتە سەرەوەی کە ئێمە لە ئێستادانی وەک وەزارەتی کشتتوکاڵ سەبارەت بە هۆشیارکردنەوەی جوتیاران و هەوڵاتیانیش بە گشتی سەبارەت بەوەی کە ئاو وەکو سامانێکی گشتی و گرنگ سیر بکەن و پلانیشتان چییە بۆ پێشخستنی ئەم کارتە لە هایندەدا. زۆر بەخێر بێن، سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەکید ئاو واتە ژیان، یعنی ژیانی هەموو زیندەوەرێک لەسەر گۆی زەوی پەیوەستە بە ئاوەوە. لەبەرەوە بەڕاستی ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو هەر لە سەرەتای دەست بەکاربوونمان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت بڵێم پلانێکی گشتگیرماندانە بۆ سەرتاسەری هەرێمی کوردستان، چ لە دروستکردنی بەنداو و چ لە دروستکردنی پۆند و چ لە هۆشیارکردنەوەی جوتیاران بە شێوازێک کە ئێمە لە چۆنیەتی پاراستن و ئیدارەدانی ئاو چۆن هەنگاو بنین. من ناتوانم بڵێم ئەو پلانی کە لە مەسلەی هۆشیارکردنەوەی جوتیاران دامان ناسە تا سەد وەکو خۆی هەنگاوەکەمان یاخود ئامانجەکەمان جێگەی خۆی گرتووە، چونکە خۆتان دەزانن بابەتی بە فێڕۆدانی ئاو نەک تەنها لە ناو توێژی جوتیاران بە شێوازێکی گشتی لە ناو هەموو سێکتەرەکان چ بەکارهێنانی ئاوی خواردنەوە بێت، چ بەکارهێنانی ئاو بێت لە بواری پیشەسازی و لە بواری کەرتی کشتتوکاڵدا بە شێوازێک بە فێڕۆچوون هەیە کە بەڕاستی مای نیگەرانیە. بەڵام هەمووشمانەوە دەزانین گۆڕانکاریەکانی دۆخی کەش و هەوا لە سەرتاسەری دنیادا قۆناغێکی دروست کردووە کە ئەگەر ئیمڕۆژ نەبێ لە چەند ساڵی ئایندە هەست بە جۆرێک لە شەڕێکی سارد یاخود ئێستا دروست بوو ئەم شەڕە ساردە جۆرێک لە ناکۆچی لە نێوان وڵاتانیش دەکەین بەوەی کە ڕێڕەوی ئاوەکان دەگۆڕدرێ یاخود خەزانی گەورەی ئاو بەنداوی گەورەی ئاو دروست دەکرێت بۆ ئەوەی کە ئاو لە ناو وڵاتەکانی خۆیان گل بدەنەوە و بەشی دراوسەکانیان نەدەن. عێراقێکە کە لە وڵاتانەی کە بەدەستی ئەم حاڵەتەوە دەناڵێنێ لە ئێستادا خۆتان دەزانن چەندین وەفدی جیاواز تەشکیل کراوە لە نێوان عێراق لەگەڵ وڵاتانی دراوسێ بۆ ئەوەی کە هەم ڕێڕەوی ئاویەکان نەگۆڕدرێ هەمیش خەزانی ئاویەکان کە دروست دەکرێت نەبێتە هۆکاری کەمبوونەوەی ڕێژەی ئەو ئاوەی کە دێتە ناو خاچی عێراقەوە کە ئەمە لە زمانی پرۆتۆکۆڵێکی نێودەوڵەتی مامەڵەی لەگەڵ دەکرێت. بەڵام من بۆیە ئەم قسەیە دەکەم بۆ ئەوی کە پیشانی بدەین گرنگی ئاو چەندە بۆ ژیانی زیندەوەر بۆ ژیانی مرۆڤایەتی بە چ ئاستێک گەیشتووە. بە دڵنیاییەوە ئێمە بە بەردەوامی پلانمان هەبووە لەسەرەوەی کە ئێمە
چۆن بتوانین کار لەسەر ئاو بکەین هەر بۆیە بە خۆشحاڵیەوە بۆ یەکەم جار هەرێمی کوردستان بوو بە خانوانی یاسایەکی خۆی هەر لەم کابینەیە یاسای پاراستنی ئاومان دەرکرد ئەم یاسایە کۆمەڵێک ڕێکاری گرنگی گرتوتە بەر لە چۆنیەتی بەکارهێنانی ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەوی چۆنیەتی پاراستنی ئاوی کارێزەکان و سەرچاوە ئاویەکان لە ناو خۆی هەرێمی کوردستان و ئەوانەش کە وەکو داهات دێنە ناو خەزانە ئاویەکانی هەرێمی کوردستانەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو خاڵی کە جەنابەت ئاماژەت پێدا سەرەکی ترین خاڵە کە ئێمە چۆن دەتوانین مامەڵە بەو ئاوەوە بکەین کە ڕۆژانە بەکاردەهێنرێ هەم لەلایەن جوتیاران هەم لەلایەن وەکو باسم کرد ئەو سێکتەرانەی تر کە لە پێویستیانە بۆیە بە بەردەوامی ئێمە لە کۆنتاکتی بەردەوام داین و بەڕاستی ڕۆژانە ڕوبەڕووی گلەی و گازندەش دەبینەوە چکە خواستێکی زۆر بە حکمی کەمبوونەوەی ڕێژەی ئاو لە هەرێمی کوردستان و چەند ساڵی ڕابردوو خۆتان دەزانن دۆخێکی تا ڕادێک دەکرێت بڵە مشکە ساڵی تووشمان بوو بەهۆی کەمی بارانەوە وشکبوونی سەرچاوە ئاویەکان خواست لەسەر ئاوی ژێرزەوی زۆرە ئەم وای کردووە نیگەرانی زۆر هەیە لەلایەن جوتیارانی خۆمان کە هەمیشە تەڵەب پێشکەش دەکەن بۆ لێدانی بیری قۆڵ بەڵام ئێمە لەوانەیە لە بەشێک ینی ئەو تعلیماتانەی کە دەرمان کردووە بەڕاستی ڕەنجێکمان داناوە لەسەر چۆنیەتی پێدانی مۆڵەت کە ئەمەش دەبێتە هۆکاری پاراستنی ئەو ئاوەی کە دەکرێت بڵم ئاوی ژێر زەویە و سامانی ئایندەی نەوەکانمانە. لەگەڵ سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێم قسە و گفتوگۆ دەکەین تا بزانم بەنداو تا چەند گرنگە بۆ پێشخستنی کارتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان و هەروەها تا چەند هاوکارن بۆ پێشخستنی ئەم بابەتە. ئەمەل خان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. جەنابەت سەرۆکی دەستەی گەشت و گوزاری دڵنیام لەوەی کە پەیوەندیشی بەهێز هەیە لە نێوان گەشت و گوزار و ئاوەک سەرچاوەی کوسامانێکی نیشتیمانی گرنگ. دەکرێت خوێندنەوە ئایدەی خۆتانم پێ بڵێ سەبارەت بەوەی کێوە چۆن هاوکار دەبن بەوەی خەڵک و ڕایگشتیش بە بەردەوامی هۆشیار بکەنەوە لەوەی کە بەڕاستی ئاو سەرچاوی ژیانە. زۆر بەخێر بێن زۆر سپاس بۆ کورساتی ئازیز کە هەمیشە پاڵ پشت و هاوکارێکی زۆرمانە لە بڵاوکردنەوەی زانیاریەکانی گەشت و گوزار و پاڵپشتیکردن لە ڕووی وشیاری گەشتیاریەوە و لە ڕووی گرنگیدانی کارتی گەشت و گوزار بۆ ئێمە جێگەی دڵخۆشیە کە دوو دەستگای گرنگ لە کوردستان هەن کە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوە لەگەڵ دەستەی گەشت و گوزار کە گرنگی بەم لایەنادەن ئاوەدانیە خۆتان نزانن لە هەر شوێنێک ئاو هەبوو ئاوەدانی هەیە و کە ئاوەدانیشە کە ئاو هەبوو کەواتە سەوزایی هەیە کەواتە بەرەبوومی کشت و کاڵی زیادە بێ کەواتە ناوچەی گەشتیاری زیاد دەکرێت و ئەم بەنداوانەی کە لە کوردستانە هەن یەکێکن لە ڕەگەزە هەرە گرنگەکانی ڕەگەزی ژیاریە بۆ هێشتنەوەی گەشت و گوزار بە شێوە تەندروستەکەی بە شێوە زانستەکەی لە هەمان کاتشتا ڕەگەزێکی گرنگە بۆ فراوانبوونی چالاکی گەشتەکان و پرۆژە گەشتیارەکانمان ئەمە واکە کە لەو ڕێگەزە جیاوازانەی کە ئێمە دەمانەوە کە پرۆژەی گەشتیاری جۆرا و جۆر ئەنجام بدەین بەنداوەکان و بوونی سەرچاوەکانی ئاو لە شوێنە جیاوازەکان واکە کە هانمانەدا کە وەبەرهێنەرەکان زیاتر ئارەزووی ئەوەکەن بچنە ئەو ناوچانەی کە زیاتر کەناڵی ئاوی لێیە زیاتر ئاو گلدانەوەی ئاوی لێیە بۆیە بەنداوەکان کانیاوەکان با بڵێن تافگەکان کە لە کوردستانن ناوچە سەرەکیەکانن کە خواستی وەبەرهێنەر هەیە کە بتوانێت وەبەرهێنانی تیا بکات بۆ ئێمە لە هەموو شارەکانی کوردستانە ئەمەیان خواستی زیاتر لەسرە ئەمە جگە لەلایەنەکەی تری کە ئێمە چەند ئاو بەنداوەکان زیاد بێ ئەوەندە بەروبوومە پەلەوەریەکان کشت و کاڵیەکان خۆراکیەکان کە خواستی گەشتیار ئەوەیە کە خواردنی ئۆرگانی بخوات کە کاتێک کە تۆ ئەچی خواردنێک ڕاستەوخۆ لە جوتیارەکان کە ئەو ئەلوانەی کە هەیە دەرەنجامی ئەوەیە کە ئەم بەنداوانە ئەم سەرچاوە ئاوەیانەی کە هەیە لە شوێنەکان یارمەتی کێڵگە کشت و کاڵەکانی ئێمە دەن و سەرنجام ئێمە خۆراکی بەردەوامی پێویست کە ڕۆژانە لە چێشخانە و مۆتێل و ڕستۆرانتەکانی ئێمە بەکاردەهێنرێت دەرەنجامی بوونی ئەو سەرچاوانەیە کە خۆی لە بەندا و کانیا و تافکەکان نبینێتەوە بۆیە ئەمە ڕەگەزێکی ژیاریە بۆ پێشخستنی کردی گەشت و گوزار لە کوردستانە. هاتوومەتە بەڕۆبەرایەتی گشتی بەنداوەکان دەمەوێت بپرسم گرنگی و بایەخی بەندا و چییە و دەبێت دەمە چی بکەین تاوەکو ژماری بەنداوەکانمان لە هەرێمی کوردستان زیاد بکەین.
کاگە ڕۆحمان سواس بۆم دەرفەتە دەواازەی گفتوگۆکەمانان بۆ ژەکەمەوە کە دەبێت بپرسم بزانم دۆخی ئێستای بەنداوەکانمان خۆشببختانە دوایم شەپۆ لە بارانبارینی کە هات چۆنە و لە چ ئاستێکدایە. زۆر سپاس بۆ ئێوەش بەخێر بن. لە ڕاستیە ئەو شەپۆلەی بارانبارینەی ئەم دواییە بەڕاستی بەداخەوە زەرروزیانی بە هاوڵاتیانی ئێمە گەیان لە چەمچەماڵ و لە گەرمیان و لە هەندێک ناوچەی تر لە کەرکووک، بەڵام بەڕاستی کاریگەریەکی باشی هەبوو بۆ بژانەوەی سەرچاوەکانی ئاو بە تایبەتی ئاو لە بەنداوە گەورەکانی ئێمە و هەروەها لە ژمارەیەکی زۆر لە بەنداوە بچووکەکانیش، ینی بەنداوە بچووکەکانی سنووری سلێمانی، سنووری گەرمیان، سنووری چەمچەماڵ، ئەوانە هەمویان سەرڕێژ بوون و یەک دوو بەنداو لە سنووری هەولێریش پڕ بوون و کاریگەری هەبوو بۆ سەر بەنداوە گەورەکانی ئێمە کە دوکان و دەربەنی خانن پار ساڵ بەهۆی ئەوەی کە گرفتی کەم ئاوی هەبوو و داهاتێکی کەم لە سەرچاوەکانەوە ڕووی کردە و بەنداوانە ئاستی ئاویان نزم بووەوە. لە ماوەی هەفتەیەکە یعنی نزیکەی زیاتر لە 250 میلیۆن متر سێجا ئاو لەو بەنداوانی ئێمە خەزم کراوە. بەنداوی دەربەنی خان 140 میلیۆن متر سێجا ئاوی بۆ هاتووە، بەنداوی دوکان نزیکەی 130 میلیۆن متر سێجا ئاوی بۆ هاتووە. ئەوانش بەڕاستی خەزینێکی زۆر زۆر باشن و بەڕاستی سەرەتایەکی زستانی باشە بۆ ئەوی ئێمە بتوانین ئەو بەرنامەیە کە دامان ناوە، ئەو پلانەی کە دامان ناوە بۆ خەزنکردنی ئاوکە لە یەکی دەوە دەست پێکات تا ئاگاتەیەکی 6 بتوانین لە ماوەی ئەو فترەی بارانبارین و ئەو فترەی کۆکردنەوەی داهات و توانەوەی بەفرە بتوانین ئاوێکی باش لەو بەنداوانە کۆکەینەوە و بتوانین ساڵێکی تر دەست پێ بکەینەوە کە وەکو سایکلێک ساڵانە دووبارە بێتەوە ئێمە لە زستان و بەهارە ئاو کۆکەینەوە و لە پاییز و هاوینە بۆ پێویستیەکانی خەڵک ئاو بەرەدەینەوە. بەڕێوەبەری بەنداوەکانی سلەیمانی کێکی دیکەیە لە میوانانی پرۆگرامەکە و لەگەڵیدا گفتوگۆ و قسە دەکەم تاوەکو زانێ وەربگرم سەبارەت بە دۆخی بەنداوەکانی سنووری پارێزگای سلەیمانی دەوروبەری. کاگا سواس بۆ ئەم دەرفەتە بە گفتوگۆی سەرەتامان تایبەت بێ بەوەی کە بۆ بینەرانی شی بکەیتەوە بە کورتی کە گرنگی و باخی بەندا و سەدەکانی ئێمە لە ئێستادا چییە بۆ کوردستان؟ پێشەشی بە خێراتتانەکەم سپاس بۆ دەستگای میدیایی کورسات بۆ بە دوواداچوونی بۆ بەنداوەکان و بۆ سەرچاوە ئاویەکان. بە شێوەیەکی گشتی بەندا و دروستکردنی بەندا و لە هەر شوێنێکا کە بەنداوێک دروست ئەکرێت بەنداو خۆی بەس تەنها یانی بە دروستکردنی بەنداوەکە ئێمە چەند سوودێکی زۆر گرنگ لە دروستکردنی ئەو بەنداوە ئەبینین لە بەرگەگرتن لە دروستبوونی لافاوەوانێ، لە ئاودێریەوانێ بۆ چواردەورەکەی کە کشتتوکاڵێکی باش بە بۆ چواردەورەکەی دابینەکات، لە سامانی ماسیێوانێ، لە دروستکردنی کارەباوە لە هەندێک شوێنە، لە بەکارهێنان وەکو ئاوی خواردنەوە. تەماشاکەی زۆر دروستکردنی هەر بەنداوێک جگە لە گەشت و گوزار کە ناوچەیەکی گەشت و گوزار دروست دەکات لە هەر شوێنێکە ئێمە کە بەنداوێک دروست بکەین لەگەڵ ناوهێنانی دروستکردنی بەنداوەکەیە ئێمە ئەم سوودانەمان هەبوونی لە پێش چاوە کە باسمان کرد. یعنی مەجموعەیە سوودی زۆر بەهۆی دروستکردنی بەنداوانێ کە خۆی بینێتەوە لەو خاڵانەیە کە هەریەکیشان ئەبێتە هۆی ئاوەدانی وەکو کوردوتوێتی ئاو ئاوەدانی کە ئاوەدانیشی زۆر ئەبەخشێت بەو چواردەوری کە ئەو بەنداوی تا دروستەکرێت. خاتو بێگرت با پرسیارەکەی میشەر سەبارەت بەو بابەتە بێت، ینی ئێمە دەکرێت هانی جوتیاران بدەین کە بەدیلی ئاوی ژێرزەویە نەبێت کە ئاوی سەرزەویە. ینی ئازانم کە گرفتی کەشوهەوا و گۆڕان کارێکان وای کردووە کە ناچار بن ئاوی ژێرزەوی بەکاربن، بەڵام هەر دەبێت هاوکاربین. ئایا وەکو وەزارەدانی پلانتان هەیە بەجددی ئەم هەڵمەتە بەڕێوە بەرن بەوەی کە جوتیاران بەڕاستی کەمتر
ئاوی ژەرزەوی بەکارێ لەگەڵ ئەو تەکنیکە سەردەمیانە بڕۆنکە بۆ قشتوکاڵکردن بەکاردێ. ئێمە ئێستا تەرکیزمان لەسەر دووسێ خاڵی سەرچیە بەڕاستی یەکەم کشتتوکاڵی زیرەک خۆتان دەزانن هەموو دنیا ئێستا ڕێژەی ئینتاجی بەربوومە کشتتوکاڵیەکانی بە کوالیتێکی زۆر بەرزەوە بە ڕێژەیەکی زۆر ینی بەرز کردوتەوە بە بەکارهێنانی تەکنەلۆژیای تازە بە بەکارهێنانی ئەو ڕێکارانەی کە پێویستن لە کەمترین ڕووبەری زەوی بە کەمترین ئاوە زۆرترین ئینتاجی بەربوومەکان بە کوالیتێکی بەرز. ئێمە ئێستا تەرکیزمان لەسەر ئەوەیە. من دەزانم یعنی لەوانەیە جوتیاری ئێمە لە حاڵەتی تەقلیدی ئینتاجی بەربوومە کشتتوکاڵیەکاندا تاوەکو ئێستاش بە حکومەوەی کە جوتیاری ئێمە دەعمی کەمە با من ڕاستگویانە ڕاشکاوانە قسە بکەم حکوومەت بە حکومی قەیرانی داراییەوە ناتوانێت دامی جوتیار بکە ئەمە حقیقەتە لە ڕابردوودا ئێمە وەک وەزارەتی کشتتوکاڵ لە کابینەکانی ڕابردوو پارێک هەبوو پێی دەوترا ئیعاناتی زراعی ئەو پارەیە دەخرای بەردەستی وەزارەتی کشتتوکاڵ لە ڕابردوو ئەوەندە هاتن وەزیرەکانی پێشووتر بۆ نمونە لە سێکتەرە جیاوازەکان پاڵپشتی جوتیاریان پێدەکرد. ئێمە لەم کابینەیەدا بە حکومی قەیرانی دارایی بەڕاستی نەبوجەیەکی تەخسیس کراومان هەبووە و ئەو پارەیە کە پێی دەوترا ئیعاناتی زراعی لە بەردەستی وەزارەت بۆ تا ئێمە بتوانین دامی جوتیاری پێ بکەین. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک ڕێکارمان گرتوۆتە بەر بۆ نمونە لەگەڵ بەشێک لە بانقە ئەهلیەکان ئێمە کۆنتاکتمان هەبوو بۆ ئەوی کە دامی جوتیار بکەین بە تایبەتی لەو پرۆژانەی کە پرۆژەی دەکرێت بڵم زۆر پێشکەوتو مۆدێرنن و بە تەکنەلۆژیای تازە دروست دەکرێن بۆ ئەوی ئێمە پاڵپشتیان بکەین. ئێستا لەگەڵێکێک لە کۆمپانیا و لەگەڵ ینی مەبەستم کەرتی تایبەتە لەگەڵ بانقەکان لە خەتین بۆ ئەوەی کە بتوانین لە پێدانی کارەبا سوود لە تیشکی خۆر وەربگیرێت لەو ڕووناچی وەربگیرە کە لە هەرێمی کوردستان خۆتان دەزانن ئێمە سوپاس بخوا هەر چوار وەرزەکەی ساڵ وجودی هەیە. جگەلەوە بەڕاستیەکەی پلانێکمان دانا بۆ ئەوەی کە ئێمە بتوانین زۆرترین ڕێژەی پۆند دروست بکەین پۆند بۆ گلدانەوەی ئاوی بارانە و لەسەر سەرچاوە ئاوی ڕێڕەوی سەرچاوە ئاویەکان بۆ ئەوی کە ئاو گل بدەینەوە و لەو ڕێگەیەوە پارێزگاری لە ئاوی ژێرزەوی بکەین و لە هەمان کاتیشدا ئەو ئاوە بەکاربهێنرێتەوە بۆ بابەتی کشتتوکاڵکردن. تعلیماتی تایبەتمان دانا بۆ ئەوەی کە ئێمە بتوانین نەریتی پۆندی هەرەوەزی بهێنینە ئاراوە ئەو پۆندی هەرەوەزیە لە نێوان حکوومەت خەڵکی گوندەکان و لە ڕێکخراوەکانی کە کۆمەچی ئەو وڵاتانە دەکەن کە زەرمەند دەبن لە ئەنجامی گۆڕانکاریەکانی کەشوهەوە ئەمانە هەموو کۆمەڵێک ڕێکارێکی زۆر گرنگن و جگەلەوەش خۆتان دەزانن سیستمی ئاودێری پێشکەوتو هەیە ئێستا ئەو سیستەمە کە ناهێڵێتوە بە ڕێگا تەقلیدیە کۆنەکە ئاو بەلێشا و بەناو دێراوی بڵێن لایەنە کشتتوکاڵیەکەدا تێپەڕ بێ بەڵکو دەتوانی ئەتۆ سیستمی تەنقید بەکاربهێنی سیستمی ئیریگەیشن بەکاربهێنی ئەمانە بۆ خۆیان پاڵپشتین بۆ ئەوی کە تۆ کەمترین ڕێژەی ئاو بەکاربهێنی لە کاتی پێویستدا. ئێستا سەرقاڵی بەڕاستی دروستکردنی ئەپێچین ئەم ئەپە حالیان ئێستا ئێمە دەمانەوێت لە یەکێک لە ناوچەکانی هەرێمی کوردستانمان بە ئامانج گرتووە بۆ ئەوی کە بتوانین جوتیارانی خۆمان ڕابێنین لەسەرەوەی کە بتوانن لە ڕێگەی سیستمیی ئیلکترۆنی پێشکەوتووە لە ڕێگەی ئەپێکەوە هەموو جوتیارێک خۆی تۆمار بکە جوتیارەکان بکەونە ژێر ڕێنمایی و کاریگەریەکانی ئەو تعلیماتانەی کە لە وەزارەتەوە دەردەچێ و وەزارەتی کشتتوکاڵ خاوەنداریەتی تەواوەتی چۆنیەتی ئینتاجی بەروبوومە کشتتوکاڵیەکان بکە کە ئومێد دەکەم ئێمە بتوانین لە هەنگاوە سەرەتاییەکان داین بەڵام بتوانین ئێمە جوتیاری خۆمان لەسەر ئەم بابەتە ڕابێنین بۆی کە بە سیستمێکی ئیلکترۆنی پێشکەوت و ئیدارەی چۆنیەتی ئینتاجی بەروبوومە کشتتوکاڵیەکان و بەکارهێنانی ئاو بدەین. ئەمەل خاندیارە زۆر جارکە دەبینینیان دەبیستین لەو کەسانی کە باس لەسەر ئەم بابەتە ئەکەنیان زانیاری بڵاوکردنەوە باسیێواکەن کە دروستکردنی بەنداویان گەشە پێدان بە بەنداو بە تەنها بابەتە ئاویەکە نیە لە پاڵێ بابەتە گەشتیاریەکەشە و پێشخستنی ژێرخانە ئابوووریەکەشە. ئێوە بۆ خۆتانیانی هەوڵتان داوە خوێندنەوەی خۆتان تێڕوانینی خۆتان بدەن بەلایانی معنی و پەیوەندیدار کە ئەو شوێنانەی پێویستە پرۆژەی بەنداوی لێ دروست بکرێ پرۆژەی گەشتیاری تیا پەرە پێ بدرێ؟ بەدڵنیاییەوە ئێمە هەر لەگەڵ ئەوەی کە خوشک و هاڤڵی خۆشەویستم بێگردخان ئاماژەی بەوەدا کە ژمارەیەکی زیاتر لە 9 بەنداو لە کوردستانە بەنداوی گەورە دروست دەکرێەوە لە پلانایە و هەندێکی بەردی بناغی دانراوە و هەندێکی لە تەوابوونایە ڕاستەوخۆ ئێمە لە ڕێگای دەستەوە نووسراومان ئاڕاستەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە وەزارەت نووسراوی کرد کە ماستەرپلانی ئەم بەنداوانە بە زووترین کات ئامادە بکرێت تاکو بە دەردی بەنداوەکانی ڕابردوو نەچێت کە زۆر جار زیادەڕۆیی لەسەر ناوچە گەشتیارەکان کە بەنداوەکانی تایە واکە کە نەخشەی سایت پلانی ئێمە تێکەدا
بۆیە جگە لە منووسراوە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی شارەوانی وەزارەتی کشتتوکاڵ لیژنەی تایبەتمەندیان هەیە بۆ ماستەرپلانی ئەوانە و نوێنەرایەتی ئێمەش بە بەشداری بەردەوام جەخت لەواکەینەوە کە ئەو ناوچانە شوێنی گەشتی ئەدەبنە شوێنی گەشتیاری کەواتە دەبێ ماستەر پلانەکانیان وە دەبێ ڕێکاری گرتنەبەر بگیرێتە بەر بۆ ئەوەی ڕێگە نەدا هیچ کەسێک زیادەڕۆیی لەسەر ئەم بەنداوە تازانە بکرێ و ئەم بەنداوە تازانە ڕەگەزی هاندەرە کە ئێستا خواستێکی زۆر لە ناوچە جیاوازەکان هەیە دەبینی لە گۆمەسپان دەبینی لە سلەیمانی بەنداوی چەقچەق قلیاسان کە ئێستا یەکێکە لەو بەنداوانەی کە هەر پێنجۆنی چەقچەق قلیاسان خواستی وە بەرهێنانی تیا دروست بووە ئەمە بەهۆی چێوە بەهۆی ئەو کەناڵە ئاوەیە کە لە ناوەندی پرۆژەکانە ئەچێتە خوارەوە ئەمە واکە کە هەم چالاکی ئاوی ئەتوانی تیا بدەیت وێری جیاواز کە دەبێتە هۆی گلدانەوەی ئاوی کەم و شوێنی ناوازە بۆ گەشتیار لە شوێنی دانیشتن یان ڕێڕەوی ڕۆشتن لە شوێنەکان لە کەلار زێی سیروان دەبینی گەورەترین پرۆژەی وە بەرهێنانی گەشتیاریمان هەیە کەواتە ئاو بۆ بە سەرچاوی ئەوەی کە جوانکاری لە پرۆژەکانی ئێمە بکە بە دەر لەلایەنە تەندروستەکەی تری بۆیە ئێمە لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان هەمیشە جەختەکەینەوە کە دەبێت ئێمە بەشێک بین لە ڕسمی سیاسەتی ئەو بەنداوانە و ئەو ناوچە گەشتیارانەی کە پرۆژەی ئاوی تیاکرێت ئەنجام بدرێت. کاک عەبدوڕەحمان دیارە فۆکەسی بەرنامەکەیان پەیامی بەرنامەکەوەیە دەمانەوێت ینی بۆ خەڵکی ڕوون بکەینەوە کە ئێمە لە هەرێمی کوردستان لە چه دۆخێکداین هەم ئەو بەنداوانەی کە ئێستا ئەرچیان گلدانەوەی ئاوا ئەو بەنداوانەشی کە ئێوە هەوڵەدەن بۆەوەی بنیادی بنێن و دروستی بکەن بۆ ئایندەی ئێمە لە هەرێمی کوردستان ئەکرێ پێم بڵێ ینی ئێمە لە ئێستاە ژماری بەنداوەکانمان لە ئاستی پێویستی ئێمەدایان پێویستمان بە زیادکردنیانە بڵێ لە ڕاستیە ئێمە بێوە بزانین لە پێش ڕاپەڕینەوە سێ بەنداو لە هەرێمی کوردستان هەبووە کە دووکار و دەربەنی خان و دوهۆک بوون ئەوانش لە بەنداوە گەورەکانن ینی لەسەر ئاستی عێراق ئەنداوی استراتیژی شش بەنداوی گەورە هەیە دوانیان لە هەرێمی کوردستانە و لە دوای ڕاپەڕینەوە ئەو فترەیە حکوومەتی هەرێمی کوردستان توانی تەشغیل بەو بەنداوانە بکەوە ئیدامەیان پێ بدا بەردەوامیان پێ بدا بیانتوانێ بیان پارێزی ئەوە زۆر گرنگ بوو بۆ هەرێمی کوردستان و تەنانەت ئێمە کە حکوومەتی عێراق دام و دەستگاکانی کشاندەوە و کارەبای لە هەرێمی کوردستان بڕی ئەو دوو بەنداوە تاقە سەرچاوی هەرێمی کوردستان من بۆ بەرهەمێنانی کارەباوانەی هێشت کوردستان تاریک بێ و تا ئێستش بەردەوامیان هەیە لە خزمەت و خزمەتێکی گەورەیان بە هەرێمی کوردستان و تەواوی ناوچەکانی عێراقیش کردووە وەکو هەرێمی کوردستان ئێمە لە 2007ەوە دوای ڕوخانی ڕژێمی سەدام لە 2007 و 2008ەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتی گشتی بەنداوەکانی کردوێتەوە و ئەحتیمامێکی زۆری بە بەنداوەکان داوە و دەستی بە دیزاینکردن و پلاندانان و دروستکردنی بەنداو لە هەرێمی کوردستان کردووە ئەو فترەیە لە فترەیەکی کەما کە باری ئابووری هەرێمی کوردستان باش بوو چەندین بەنداو لە هەرێمی کوردستان دەست بە دروستکردنیان کراوە بەشێکیان تەواو کراوە بەشێکیان مایەوە لە ڕاستیە ئێمە ئێستا 22 بەنداو ئێمە توانای خەزمکردنیمان هەیە کە لە هەرێمی کوردستان دروست کراون و دابش بوون بەسەر هەرێمی کوردستانە لە دهۆک 3 بەنداو لە بۆ نمونە لە هەولێر و کۆیە 10 بەنداو لە سلێمانی 5 بەنداو لە گەرمیان 4 بەنداو لە شوێنەکانی تریش هەریەکەی بە جۆرەی با بڵێن مەوقعی جوغرافی و شوێنی گونجاوی خۆی بۆ بەنداو و بەنداوانە دروست کراون ئەو بەنداوانە ڕاستە بەنداوی بچووکن بەنداوی گەورە نین بەڵام گرنگیکی زۆریان هەیە بۆ ئەو ناوچانی کە بەنداوەکانیان لێ دروست کراوە هەم لە ڕووی ئاوەدانکردنەوە هەم لە ڕووی بژانەوەی ئاوی ژێرزەوی و هەم لە ڕووی بەرەمێنانی ماسی و هەموو ئەو بابەتانی کە پەیوەستن بە ئاو کشت و کاڵەوە ئەو بەنداوانە کاریگەری خۆیان هەیە و ئێمە بۆ نمونە لە هەولێر ئێمە بەنداوی گۆمەسپانیشمان هەیە کە لە بەنداوی دوهۆک گەورەترە دروست کراون بەڵام لە ڕاستیە حەوزی ئاوتێزانی بەنداوی گۆمەسپان وایە بە چەند ساڵێک ئینجا پڕە بێ و هیوادارین ینی بتوانین چەند ساڵێکی تەڕ هەبێ بۆی ئەو بەنداوانە ئێمە پڕیان کەین و بەنداوی تریش لە ژێر جێبەجێکردنان کاتی خۆی گرفتی ئەوە هەبوو ئێستاش تا ئێستا گرفتەکە ماوە گرفتی سیولەی نەقدی و گرفتی
بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان وای کردو ئێمە نەتوانین بەردەوامی بە دروستکردنی بەنداوەکان بین لە هەندێک شوێن بەنداوەکانمان ڕاگیراون لە هەندێکی شوێنی تر دەستمان پێکردو ئێستا حاڵی حاضر ئێمە 6 بەنداومان لەژێر جێبەجێکردنایە لە هەولێر لە سلێمانی لە گەرمیان و بەردەوامیشین لە پلانەکانمان بۆی بتوانین لەو شوێنەی کە پێویستمان بە ئاوە لەو شوێنەی کە گونجاوە بۆ بەنداو ئێمە بەنداو دروست بکەین بەڵام ئێمە لە بیریشمان نەچێ بۆ مەسلەی بەنداوی گەورە و استراتیژی ئێمە جۆرێک لە تەنسیقمان لەگەڵ لایەنی عراقی هەیە چونکە دراسەیەکی استراتیژی عراقەیە کە بۆ 20 ساڵ کردویانە لە 2014ەوە بۆ 2035 بەردەوامی هەیە و ئێستا بۆ 10 ساڵی تر نوێیەکەنەوە ئێمە دامان ناوەکە لە هەرێمی کوردستان هەندێک بەنداوی استراتیژی و گەورە لەسەر ڕووبارە سەرچیەکان کە عمقێکی عراقیشی هەیە بۆەوەی ئێمە هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ عراق و بەنداوە گەورانە دروستکەین و هەوڵیش بدەین بودجەکەی لە بودجەی فیدراڵی بێ بۆ ئەوەی دروستی کەین. کاگاوات حەزەکەم پرسیار بکەم سەبارەت بە و بەنداوانی کە بڕیارە کارکردنتیانە دەست پێ بکەێتەوە جەنابەت ئەنی باسی ئەوت کرد کە پلانتان هەیە هیچێک لەو بەنداوانە کە کارکردن تیا دەست پێ بکاتەوە پێم بڵێ ئێمە چەند بەنداومان هەیە لە ئێستادا کە لە پلانی ئێوەیە دەتانەوێت کارکردن تیا دەست پێ بکاتەوە. بەڵێ ئەو پلانی ئێمە ینی ئێمە لە چەند شوێنێکی تریشە وتومانە بە سوپاسەوە بۆ نووسینگەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بڕێوەبەرایەتی گشتی بەنداوەکانە کە بە هەوڵ و کۆششی هەموو لایەک هەوڵمان ناوە بتوانین ئەو بەنداوانەی کە بەهۆی قەیرانی داراییەوانەیە لەم سنووری ئێمە لە سنووری سلێمانیە وەستێنراوە بتوانین بەگەڕی بخینەوانێ و خۆشبەختانە هەندێک چەند بەنداوێکمان ئیسا خراوەتەوە کارکردن وەکو بەنداوی چەخچەخمان ئێستا لە 15 کارکردن دەستی پێکراوەتەوانەیە و بەنداوی تریشمان هەیە وەکو بەنداوی زەلان کە بەنیازین ئینشاءالله لەم چەند لەماوەکانی داهاتووتە بتوانین کارکردن لەویشا دەست پێ بکەینەوانەیە و وەکو سنووری سلێمانی بەنداوی باوەنورمان هەیە کە ئەویش ساڵانێک بوو بەهۆی ئەم کێشەی داراییەوە وەستا بوو ئێستا کارکردن تایە دەستی پێکردوەوەتەوانەیە بەنداوی خۆرناوازانمان هەیە کە وەستا بوو ساڵانێکی زۆرە ڕێژەیەکی زۆری جێبەجێکرا و کەمێکی مابوو بەهۆی قەیرانی داراییەوە وەستا بوو ئەویش توانیمانە کارکردن تایە دەست پێ بکەینەوانێ و ئێستا لە ڕۆژەکانی کۆتایی تەوابوونی پرۆژەکانە دەگەڕێمەوە سەر بابەتی سەرەکی پرۆگرامەکە ئێمە لە ئێستاە ژمارەیەک بەنداومان هەیە کە بەداخەو بۆ ئەو دۆخانی بەسەر هەرێمی کوردستان هات لە ڕووی داراییەوە کارکردن تیان داوەستا و هەندێکیشان لەوەدان کە کارکردن تیانە دەست پێ بکاتەوە بەگشتی بۆ هەمویان وەزارەتی کشتتوکاڵ چی کردو بۆ تەمیولکردنی ئەم بەنداوانە بۆ دەستپێکردنەوەی ئەم پرۆژانانی بەڕاستی ئەمە شەڕی دەوێت لە ڕووی داراییەوە کە بتوانن ئەم مستەسمیرەکان بازرگانەکان ئەوانی کە دەتوانن ئەم کارە بکەن بیانێنە سەرخەت ئەم پرۆژانە سەر پێ بخەن و چیتان کردووە لەم ڕۆوە ئێمە لەسەر دوو ئاست ئیشمان لەسەر کردووە یەکێکیان ئەو تەمیلەیە کە حکوومەت خۆی دەیکات یعنی بودجێکی تەخسیس کراوە تەرخان دەکرێت لەلایەن سەرۆک وەزیران جەنابی جێگری سەرۆک وەزیران بۆ ئەوەی کە تەمیلی پرۆژەکان بکرێت بۆ ئەوەی تەواو بن بە خۆشحاڵیەوە لەم کابینێدا ئەمە 8 بەنداومان تەواو بوو کە تاقی خزنی ئەو 8 بەنداوە ئەگەر بە تەواوەتی ئاوی تێدا گل بدرێتەوە لە سەروی 160 میلیۆن نزیکەیە تا دەگاتە 200 میلیۆن مەتر سێجا ئاوە ئەمە بخۆی پاڵپشتێکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان ئێستاش نزیکەی 12 بەنداو لەژێر جێبەجێکردندایە لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان خاڵی دووەم کە ئێمە ئیشمان لەسەر کردووە بابەتی چۆنیەتی کارکردنە لەگەڵ کەرتی تایبەت یعنی بەشێک لەو بەنداوانەی کە ئێمە بە شێواز و میکانیزمی گونجاو و ڕێک دەکەوین لەگەڵ کەرتی تایبەت بۆ نمونە بەنداوێک کەرتی تایبەت بە تەواوەتی لەسەر ئەستۆی خۆی لەسەر ئەرچی خۆی جێبەجێی دەکات و هەموو شایستە داراییەکانی لە ئەستۆ دەگرێت لە مقابل لە حکوومەت دێت موافقت دەکات بۆ نمونە لە ناوچە گەشتیاریەکان لە بۆ نمونە بەکارهێنانی ئاوەکەی یا بەکارهێن ئەگەر بەنداوێک بێ کە ئینتاجی کارەبای تێدا بکرێت لە بەکارهێنانی کارەباکەی هەمووی ئەو کار ئاسانیانە دەکەین بۆ ئەوەی کە کەرتی تایبەت لە بەدیلی حکوومەت بتوانێت
کار بکە لەگەڵمان تاوەکو بتوانین بەنداوی لەم چەشنە دروست بکەین و خاڵی سێمیش ئەوەیە کە ئێمە لەگەڵ عێراق بەڕاستی لەسەر 4 بەنداوی استراتیجی کارمان کردووە هەرچەندە وعدەکان و یاخود بەڵێنەکانی حکوومەتی عێراق من دەکرێت بڵێم بەداخەوە لە ئاستی تموحی ئێمەنین لەبەرەوەی زۆر جار بەڵێن دەدرێ بەڵام وەکو خۆی جێبەجێ ناکرێ ئەم خەمساردێت نەک تەنها بۆ هەرێمی کوردستان من بۆ هەموو عێراقیش دەیبینم چکە عێراق وردە خەریکە خاکەکەشی لەدەست دەدات نەک کەمبوونەوەی ڕێژەی ئاوەکەی لەبەرەوەی کە تۆ ئاو ئەوەندە کەم بۆ ئاستی ئاوت ئەوەندە دابەزی و ئەو ئاوەی کە لەسەر زەویش هەتە کوالیتیەکەی ئەوەندە دابەزی تێکەڵ بوو بە ڕێژەی زیادبوونی ئەو موادانەی کە زەرر بە خاک دەگەێنن عراق ئێستا لە بەردەمی مەترسی یعنی ئەوە گەورەدایە بۆیە ئێمە وەکو خۆمان وەکو ئاماژەم پێدا لەسەر ئاستی حکوومەتی هەرێم ئاستی حکوومەتی عراق و لەسەر ئاستی کەرتی تایبەت کارمان لەسەر کردووە بە خۆشبەختانە ئێستا حالیان لە سنووری پارێزگای سلێمانی لەسەر هێڵین لەگەڵ هەریەکە لە کۆمپانیای قەیوان کە بەنداوی زەلان تەواو دەکا لەسەر ئەرچی خۆی و بەنداوی باسەڕەمان هەیە لە ناوچەی دێلێژە کە دەبێتە یەکێک لە ناوچە جوانە گەشتیاریەکان لەگەڵ جنابی کاک فاروق قسەمان کردووە بۆ ئەوەی کە کاک زرنجی کوڕی لەگەڵمان لە پەیوەندیدایە بۆ ئەوەی کە بتوانین بەیەکەوە بگەینە خاڵی هاوبەش لەسەر چۆنیەتی دروستکردنی ئەم بەنداوە کە دەبێت یەکێک لە بەنداوە گرنگ و گەورەکانی سنووری پارێزگای سلێمانی و ناوچەی قەراخ و تەنانەت چەمچەماڵ و چ لە بەکارهێنانی ئاوەکەی چ لە ناوچە گەشتیاریەکان و بەپێ ئەو کوالیتی کە بەنداوەکەی لەسەر دروست دەکرێت لەسەر هەرسی ئاستەکە کارمان کردووە. ئەمە خاندیارە بەداخەوە ئێمە هەڵکەوتێ جوگرافیەکەمانوە بۆ کە بەشێک لە ناوچەکانمان گرفتی نەبوونی ئاوی سروشتیمانە بۆ گرفتی چەم و ڕووبارمانەوە بەڵام وەک پێشتر لە قسەکان تا باسەکرێمە دەتوانین کەناڵی ئاوی دەستکرد دروست بکەین بۆی گەشە بە شوێنەکانمان بدەین ئەنی جەنابتان پلانتان چیە لەو بارەوەتوانن ینی ئەزبوونی وڵاتانی دەرەوە دووبارە بکەنەوە لەوەی هەندێک شوێن بەنیاد بنین کە ئاساییە خۆمان کەناڵی ئاوی دەستکرد و پۆندی بۆ دروست بکەین بۆی گەشە بکە بەدڵنیاییەوە ڕاستی ئێمە دەریامان نییە بەڵام سپاس بخوا وەرزەکانی ساڵمان بە تایبەتی لە بەهار و زستانە ئێمە وەرزی بارانبارینە و گلدانەوەی ئەم ئاوانە بە تایبەتی دائیمەن پسپۆڕانی نێودەوڵەتی ڕێنماییمانەکەن ئەڵێن ئێوە ئاگاتان لە ئاوی بەخۆڕ بێ جگە لەو ئاوە بارانە نەرمەی کە ئەبارێت کە ئەوە زیاتر زەوی هەڵیەمژێت و دواتر لە ڕێگەی کانیاوەکانەوە تەقێتەوە و بەنداوەکان گلێداتەوە ئاوی بەخۆڕ ئەگەر لە ڕووی زانستیەوە گلدانەوەی بۆ نەکەی پۆندەکان و زیادبوونی بەنداوەکان ناتوانانی ئەم ئاوە ئەڕوات کە وەرزی خۆشی تێ ئەپەڕێ دەبینین چەقچەقلیاسان کە لە وەرزی بارانەکانە دەبینین چەند ئاو دێتە خوارەوە بەڵام کە دەگاتە هاوین وردە بەرە وشک بوونەچ بۆیە بوونی بەنداوەکە هەمیشە سەلامەتی یان زامنی واکە کە ئەم ئاوانە بمێنێتەوە بۆیە ئێمە جگە لە بەنداوەکان دایمەن داواکەین کە پۆندەکانیش زیاد ببێت بۆ ناوچەکان هەتا بتوانین تەنها بابەتەکە خۆراک و پرۆژە وەبەرهێنانەکان نییە بەڵکو لە هەر شوێنە سەوزایەکان زیاد بێ دەبێتە شوێنی مانەوە دەبێتە شوێنی دانیشتنی گەشتیاران کە لە وەرزە جیاوازەکانە بێت بۆیە ئێمە هەموو ئەمانە وەکو ڕەگەزێکی زیندوو دەبینینەوە بۆ پرۆژەی گەشتیاری و دایمەن لەگەڵ وەبەرهێنەرەکانیش جەخت لە ڕێژەی سەوزاییەکەینەوە کە لە ڕێگای هاتنی کەناڵی ئاوی بۆ ئەو ناوچانەوە ئێستاش کە تێبینیەکەن لە هەولێر بڕیاردراوە کۆڕنیشی هەولێر دروست بکرێت لە کاتێکە کە ئاویتیان نییە ئەم شوێنە وەکو با بڵێن ئاوەڕۆ بووە بەڵام ێستا کە داوا ئەکەن ئەمە بکرێ ئاوێک لە شوێنێکی ترەوە ڕائەکێشرێت بۆ ئەوە وە دەبێتە کەناڵێکی ئاوی لە شارەکەی ئەبڕواکەوەتە هیچ شتێک ڕێگر نییە تەنها ئەوەی کە لە ڕابردوودا نەتوانراوە بکرێ زیادبوونی ژمارەی بەنداوەکانە کە نەتوانراوە لەوێەوە سوود لە سەرچاوی ئاو وەرگری بۆی بتوانین کەناڵی جیاواز دروستکەی بۆ ناوەندی شارەکان. کاک عەبدوڕەحمان کۆتایی قسەکانی خۆتەکەمەوە بە پرسیار باسە لەوە کرد کە لە هەمانگی و تەماسی بەردەوامان لەگەڵ حکوومەتی عێراقی بۆەوەی ژمارێک بەنداو بنیاد بنێن ئەمێ پرسیارەکە بە جۆرێک بکەم ئایا حکوومەتی عێراقی بەخەمە بۆم بابەتە بە گرنگی ئەبینێت چونکە خۆت دەزانی ئەو بەنداوانی کە ئێستا لە ئەرکدان و ئەوتان تیاگلاوەتەوە زۆر جار حکوومەتی عێراقی هانا دێنێ بۆ هەرێمی کوردستان بۆ بەردانەوەی ئاو بۆ ناوچەکانی ناوڕاست و باشوور لەمڕۆ تێڕوانینی حکوومەتی عێراقی چییە؟ بڵێ خۆی لە ڕاستیە وەکەوەی باسم کرد ئێمە هەماهەنگیمان هەیە و تەنسیقمان هەیە و ئەساسیی دەستوری هەیە ئێمە لەسەر ئەو ئەساسە
کارەکانمان لەگەڵ حکوومەتی عێراق درێژە پێ ئەدەین و حکوومەتی عێراق پرسیارم کرد بەداخەوە ئێمە کۆمەڵی ئاریشە و کێشەی گەورەمان لە زۆر لایەن لەگەڵ حکوومەتی وتم زانم بابەتە چۆنە. بەڵێ بەدڵنیایەوە ئێمە ئەوە نییە بێگرفت بین لەگەڵ لایەنی عێراقی لەسەر مەسەلەی ئاو لەسەر مەسەیلی بەنداوەکان و ئەوانە چونکە بەڕاستی لایەنی عێراقی تا ئێستا لەسەر ئاستی عێراق ئەهمیێتێکی زۆری بە سێکتەری ئاو نەداوە چونکە تا ئێستا دەیان چاکسازی هەیە لە بواری دارەدانی ئاو لە عێراق جێبەجێ نەکراوە تا ئێستا لە عێراق لە دوای ڕوخانی با بڵێن سەددام و دروستکردنی چەندین کابینەیەک لە دوایەک تا ئێستا نەیانتوانیوە تەنانەت بەنداوێکی بچووک دروستکەن یانی لەسەر ئاستی عێراق بۆیە عێراق خۆیان گرفتی ئەو بابەتانەیە هەنەیە کە ئێحتیمامی زۆریان بە ئاوی داخلی لە ئاستی عێراق نەداوە چاکسازیان لە بواری ئاودێری نەکردووە لە بواری با بڵێن سمارت ئیریگەیشن نەکردووە لە باری کەمکردنەوەی بە فیڕۆدانی ئاو نەکردووە زۆر گرفتن لە عێراق تا ئێستا چارەسەر نەکراون ئێمەوە لەوە دڵنیاین ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی پێمان بکرێ لەسەر ئاستی هەرێمی کوردستان دەیکەین ئەوەش کە ئەرچی حکوومەتی فیدراڵی و حکوومەتی ناوەندی ئێمە لە هەوڵەکانمان بەردەوامین بەردەوام لە کۆبوونەوەیان لەگەڵیان بەردەوام لە نیقاشین لەگەڵیان بەردەوام ئەو مادە دەستوریانەی کە وامان لێەکە مافەکانمان لە عێراقا مسۆگەر بکرێ لە بواری دروستکردنی بەنداوە بە تایبەتی بەنداوی گەورە و استراتیژی کە بودجەیەکی زۆری ئەوێ کاتێکی زۆری ئەوێ و لە ناو پلانی استراتیژی عێراقیش ئەو بەنداوانە تەثبیت کراون ئێمە لە هەوڵەکانمان بەردەوامین ئێمە ناومێد نابین لە هەوڵەکانمان بۆیە بە مافی ڕەوای هەرێمی کوردستانی ئەزانین چونکە لە ڕووی تۆپۆغرافیەوە لە ڕووی هایدرۆلۆجیەوە لە ڕووی گونجانی شوێنەکانەوە هەرێمی کوردستان گونجاوترین شوێنە بۆ دروستکردنی بەنداو ڕاستە ئێمە ڕەنگە جگە لە بەخمە توانای دروستکردنی بەنداوی گەورەترمان نەبێت لە دوکان و دەربەنیخان لە هەرێمی کوردستان چکە شوێنی لەوە گونجاوترمان نەبێ بۆ ئەوانە بەڵام ئەکید بە دڵنیاییەوە لە سەروی ملیار و 2 ملیار و ئەوانە ئێمە توانای شوێنی دروستکردنی بەنداو هەیە لە هەرێمی کوردستان بۆ نمونە ئەو 4 بەنداوی ئێمە 4 بۆ 5 بەنداو ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق لە نیقاشین بەنداوی باکرمانە بەنداوی منداوەیە بەنداوی تەقتەقە بەنداوی دڵگەیە ئەو بەنداوانەی ئێمە لە ناو سیستمی تەشغیلی و خەزنی عێراقا ئەهمیێتێکی زۆر زۆریان هەیە و پێویستیشە حکوومەتی عێراق گرنگی زیاتریان پێ بدا بودجەیان بۆ تەرخانکە بۆ سیانەکردن چکە ئەو بەنداوانە تەمەنێکیان بەڕێ کردووە و خزمەتێکی زۆریان کردووە و ئێمە وەکووتم کۆڵ نادەین لە هەوڵەکانمان لەگەڵ لایەنی عێراقی. کاک ئاوات بپرسم لەسەر ئەو بەنداوانی کە بەداخەوە بۆی ئەو قەیرانە دارایی کە لە ساڵانی ڕابردوو بە سەر هەرێمی کوردستان داهات تاوەکو ئێستا کارکردن تیان داوەستاوە بە ژمارە پێم بڵی چەند بەنداون و لە نێو بەنداوەکانە کامیان زیاتر هیوا هەیەیان ئومێت هەیە بۆەوەی کە کارکردن تیای دەست پێ بکاتە چکە بەڕاستی بەر لە پرۆگرامەکە هەندێک وێنەوشتم بینی کە هەندێک بەنداوتان هەیە زۆر نزیک بوون لە قۆناغی کۆتایی کە ئەو دۆخەدارایە وای کردووە بوەستێ ئەکرێ لەسەرمە ڕووکردنەوەی پێویستم بیتێ بەڵێ بەنسبەت ئەو وەکو پێشتر باسمان کرد ینی ئەو چەند بەنداوەمان 4 بەنداومان ئیستا کەوتوتەوە کارکردن هەیە کە ئەویش ئەو بەنداوانە بوون کە بەهۆی کێشەی داراییەوەوانەیە لە ساڵی 2014 و 15 وەسێنرا بوو کارکردنتیایە بەڵام جگەل لەوانش ئێمە ئیستا لەم کاتی ئێستاە 2 بەنداومان هەیە کە 2 بەنداوی زەرورن بۆ ئەم سنووری ناوچەی سلێمانی کە یەکیشان خۆی بینێتەوە لە بەنداوی باسەڕەیە کە لەسەر چەمی باسەڕە دروست کراوە یعنی ئاوێکی زۆرمان هەیە لە چەمی باسەڕەیە ئەو ئاوەمان بە فیڕۆ ڕوات ینی بە فیڕۆ ڕوا هیچ سوودیشی لێ نابینین دروستکردنی بەنداوی باسەڕە کە نزیکەی 6 ملیۆن مەتر سێجا ئاوەگرێت و دروستکردنی کارەبای تایە و ئەو ناوچەی چەمی باسەڕە و دێلێژە و منتەقەی ئەو ناوچەیەمان بۆ ئەکا بە ناوچەیەشی گەشتیاری دڵڕفێن یعنی بەڕاستی بکەوێتەوە کارکردن زۆر زۆرگەشم گوێلەوتان ئاوێک لە بازیان بۆ خوارەوە بێ یان بارانێک ببارێ ئێمە سوودی لە نابینین ڕوە بەڵێ بەتاچیت ئێمە وەکو پێشتر باسمان کرد ینی ئەو ئاوانەی کە ئەچێتەوە سەر بەنداوی دەربەنی خان و سەر بەنداوی دوکان هەرچۆنێ بێت ئەوەنە دڵگران نابین پێی کە نەتوانین بربەسێکی چونکە لەوێ ئێمە هەر گلەیرێتەوە هەر بۆ کوردستانە بەڵام هەندێک ئەومانە هەیە وەکو چەمی باسەڕە ئەو ئیسا ئێمە ئیسیفادەی لێ ناکەین
ئەچێتە خوارەوانێ و ئیسپادێکی ئۆتوی لەو ئاوە ناکەین و ئەوام ئەوانەمان بەپیرۆڕوایانی ئەوە بەداخەوانێ جگە لەوەش بەنداوی سوورقاوشانمان هەیە کە ڕێژەیەکی زۆری تەواو بووە ئەتوانم بڵێم لە سا 75 دروستکردنی بەنداوی سوورقاوشانمان تەواو بووە کە ناوچەیەکی گەشتیاریە و ئەبێت هۆی بژانەوەی گشت ئەو بیرانەی کە لە ناوچەی تابینا دروستکراون ینی ئەو بیرەکانی ژێر زەوی کە بۆ ئەو باخانە بۆ کوشت و کاڵ لە ناوچەی تابینە بەکارهێنرێت بە دروستکردنی بەنداوی ئەو بەنداوە ئێمە ئەتوانین گشت ئەو بیرانە ببوژێنینەوانێ و ئاودانی جاریش کە بکرێتەوە بۆ ئەو ناوچەیە. خاتو بێگردیارە وەزارەتەکەی جەنابەت فرەتچەش نایانی کارەکانتان بەربڵاوە ڕەنگە پێشتیش پێش گفتوگۆکەمان قسەیەکت کرد ڕەنگە لای خەڵک با ئایدیا گشتێکەوە بێەوە بەس فۆکەستان لەسەر بابەتی کشت و کاڵ بەڵامەوە تا بابەتی بەنداوی ژەناو کارەکانی ئێوەوە ڕەنگە تۆزێک ناڕوونی هەبێت لە ئەرک و بەرپرسیارەتەکانی ئێوە حەزەکەمانی دوا پرسیارمەر ئەوە بێ بۆ جەنابتی بەجێ بەڵم ئەنی ئەجەندای گشتیتان چییە لە داهاتووداوە بەڕاستی ئەو پرۆژانە چین کە ئێوە چاودێریانەکەن ڕەنگە ئەرک و واجبی ئێوە بێ بەڵام خەڵکانێکی تریان کەسانێکی دیکە هات بێتنە پێشەوە و هیلاکی و ماندووبوونەکەیان بۆ خۆیان چنی بێ. لە ڕاستیدا وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو دوو وەزارەتی لێک درراوە هەر بۆ زانیاری جەنابەت وەزارەتی سەرچاوە ئاویەکان لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ یەکێکە لە وەزارەتە هەرە گرنگەکان کە بە تەنها لەسەر یەک سێکتەر کار ناکە بەڵکو زۆربەی ئەو شتانەی کە تەنانەت دێتە سەر سفرە و خوانی خەڵک ئەوەی کە مامەڵی پێوە دەکرێت لە ناو بازار لە وەزارەتی کشت و کاڵەوە دەکرێت بڵم سەرچاوە دەگرێت یعنی ئەوەی کە لە تایبەتمەندی ژیان و لە تایبەتمەندی تەندروستی مرۆڤە لە وەزارەتی کشت و کاڵەوە سەرچاوە دەگرێت بۆیە بەڕاستیەکەی من دەکرێت بڵم ئێستا حالیەن لەم کابینەیەدا ئەهمیەتی وەزارەتی کشت و کاڵ بە شێوازێک دەرکەوتووە کە مای گفتوگوی تەنانەت نێوان لایەنە سیاسیەکانیش بێ بەو شێوازەی کە خواست لەسەر وەرگرتنی ئەو وەزارەتە لە ئاستێکی باڵادایە. وەزارەتی کشت و کاڵ جگە لەلایەنە کشت و کاڵیەکەی ئێمە ئاویش وەکو ئاماژەم پێدا لە زمانی اختصاسی ئێمەیە ئێمە لە ماوەی کارکردنماندا لەوانەیە زۆر جار باس لەوە دەکرێت فلان بەنداو لە فلانە شوێن ئەمە فلانە پرۆژی ئاودێری فلانە پۆند هەموو ئەو بابەتانە لە ڕێگەی تیمەفەرنیەکانی وەزارەتی کشت و کاڵەوە ئەنجام دەدرێت هەموو ئەو بابەتانە لە چوارچێوەی ئەو پلانەدا بووە کە وەزارەتی کشت و کاڵدای ڕشتۆشان بەشانی پێشکەوتنی سێکتەری کشت و کاڵ دەبێت سێکتەری ئاویش هەم پارێزگاری لێ بکرێ هەم بەرەو پێشەوە ببرێ بۆیە بەڕاستیەکەی ئێمە وەکو خۆمان وەکو وەزارەت و ئەو ستافێک کە لەناو ئەو وەزارەتەدا کار دەکا شەونخۆنی زۆریان بینیوە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لانی کەم لە ماوەی ئەو 4-5 ساڵەی ڕابردوودا ئەو هەنگاوانەی کە پێویستن بۆ پاراستنی ئاو بۆ بەرەو پێشبردننی کەرتی کشت و کاڵ بە هاوتەریبی لەگەڵ یەکتردا بچنە پێشەوە بەڵام خۆشتان دەزانن بە تەکید لە ماوەی کارکردندا کاتێک کە تۆ سەرکەوتوو دەبی لە بوارێکدا خەڵک ینی هاوبەشت بۆ زۆر دەبێت بۆ ئەوی خۆی بکاتە خاوەنی دەستکەوتەکان بەڵام من پێم وایە خەڵکی ئێمە هۆشیارە و ستافی وزارەتەکە خۆیان دەزانن و خەڵکیش ئەو واقعی بینی کە کشت و کاڵ لە کوێوە بۆ کوێ هاتووە و لە ئێستادا دۆخی کشت و کاڵ و سەرنجەکان لەسەر تەنانەت ئیسیسماری کشت و کاڵی من تەنها یەک ڕقەمت پێ بڵم یعنی بەر لە دەستپێکی کاریکردنی ئێمە لە وەزارەت لە کابینەی نۆیەم ئاستی وەبەرهێنانی کشت و کاڵی 1.5 بۆ 1.8 ینی لەو هینەیە ڕێنجەیە کاری کردو ئێستا نزیکەی 100 ئاستی وەبەرهێنانی کەرتی کشت و کاڵ بەرز بۆتەوە کە سەرمایهداری زۆر گەورە لەو مەجالەدا کار دەکەن هەم لە سێکتەری ئاو هەم لە سێکتەری کشت و کاڵ بۆیە بەڕاستی ئەوەی کە کراوە لە مەجای پارێزگاری لە ئاو و بەندا و بەرەو پێشچوونی کەرتی کشت و کاڵ هەناردەکردنی بەرهەم زیادکردنی بەرهەمەکان من شانازی دەکەم کە وەزارەتی کشت و کاڵ و ئەو ستافەی کە لەناو ئەو وەزارەتەدا ماندووە بە هەماهەنگی هەموو لایەک لەگەڵ کەرتی تایبەت و خاوەن پرۆژەکانی بواری کشت و کاڵی و جوتیاران تێیدا ماندووبوونی زۆریان بینیوە و ئەم دەستکەوتی ئەم وەزارەتەیە ئێمەش ستای شێوڵەکان تەکەنەوە دەستگای میدیای کورسات و میدیایان شتێک پێویست بێ ماوەکارین و هێوای بەردەوامی بۆ خوازین زۆر بە کورتی لە مەسەجێکی کورتە چی تێ بۆ جوتیاران بۆ هاوڵاتیان کە ئاو سامانێکی نیشتیمانی سەرچاوی ژیانە بە کورتی سپاس دەکەم زۆر سپاس بۆ ئێوە قەت قسووریتان لەگەڵ وەزارەتی ئێمە نەبووە بە دڵنیاییەوە پەیامی من ئەوەیە کە وەکو ئاماژەم پێدا ئاو سەرچاوی ژیانە بۆ هەمومان هیوادارم بتوانین بەیەکەوە لە چوارچێوەی ئەو پرۆگرامانەی کە حکوومەت و وەزارەتی کشت و کاڵ لایەنە پەیوەندیدارەکان دای دەڕێژن بۆ چۆنیەتی دەستگرتن بە ئاوەوە بەیەکەوە هەماهەنگی بکەین بۆ ئەوەی کە بتوانین بە هەمومان بەیەکەوە ژیان بەردەوام بکەین. وەکو سەرۆکی دەستەی گەشت و گوزار وەکو خاتوورێکیش کە
دوور و نزیک من ئاگاداری و چالاکیانم کە بەردەوام لە پاڵ کەرتی گەشت و گوزاریانی هەوڵە دا و هێڵێکی هۆشیاریشت هەبێ بۆ هاوڵاتیان تاوەکو هەمومان پێکەوە بتوانین ئەم وڵات و نیشتیمانە بپارێزینانی لە هەموو قسەکانمانە جەختمان لەوە کردەوە کە ئاو گرنگە ئەتەوێت ینی قسەیەک مەسجێکی تایبەتت هەیە بۆ خەڵک کە بەڕاستی ئێمە بتوانین احتیفاز پارێزگاری بەم سامانە گشتی و بەنرخەوە بکەین ئێمە ئێستا لە دوێنێن لە دۆگێمە کۆبنەوەمان هەبوو لەگەڵ بەڕێوەبەرە گشتەکان بەگشتی یەکێک لە بابەتەکانێک کە لە بەرنامەی کارمانە دامان نابوو هەڵمەتی هوشیاری خوێندنگا و قوتابخانەکانە قوتابخانە بنەڕەتەکانە بۆ گرنگی بەکارهێنانی ئەو سامانە سروشتی کە هەمانە لە ڕووی ئاو و لە ڕووی سەوزایی و لە ڕووی گەشتیاریەوە پێویستەکات هەموو دامەزراوە با بڵێن پەروەردەیەکان و دامەزراوە پەیوەندیدارەکان لەم ڕۆ هاوکارمان بن هەڵبەتە چەندێک ئێمە لە خوێندنگاکان و لە قوتابخانە بنەڕەتەکانە ئەم کارەکەین باسمان لەوە کرد کە دامەزراوە میدیایەکان ئەم زانیاریانە لەگەڵمانە بگوازنەوە هەتا بتوانین لە یەک کاتا زۆرترین ژمارە لە خوێندکار و لە قوتابیان و لە مناڵان و خێزانەکانیش هاوکارمان بن تا بابەتەکە تەنها ئاو نییە لە هەڵمەتی هوشیاریە ئەمە ڕێگەزە گرنگە زیندوەکەیە بەڵام پاکراگرتنی سەرچاوەکانی ئاو بەنداوەکان ئێمە کاتێکە سەردانی ئەحمەداواکەین ئەو تافگە جوانەی ئەحمەداوا کە ئەو ئاوە شیری نەدێتە خوارەوە دەبینین گەشتیار پاشەڕۆکانی خۆی فڕێداتە ئەوە دەبێتە هۆی گرتنی کەناڵەکانی ئەوە دەبێتە هۆی زیانی گەورە بۆیە هەڵمەتی هوشیارێکەمان هەم لە پاگڕاگرتنە و هەم لە شێوازی بەکارهێنانی سەرچاوەکانی ئاو و ئاوەڕۆکانە و لەگەڵیشیا داوا لە مناڵانەکەین ئەم زانیاریانە بگوازێتەوە بۆ دایک و باوکیان بۆی بتوانین لە ڕێگەی مناڵەکان لە ڕێگەی خوێندکار و قوتابەکانەوە ئەم زانیاریانش بگوازینەوە چونکە بەڕاستی چەندێک بابەتەکان گرنگە چەندێک بوونی ئەم سێکتەرانە لە ڕووی گەشە سندنەوە گرنگە ئەوەندەش بابەتی هوشیاری کە بە باوەڕەوە تێبگا کە ئەمە هی خۆیەتی هی کەس نییە واتە گەشتیارێک کە دێتە کوردستان عەرەب بێ یان ئەجنەبی بێ یان کورد بێ پێویستەکات وەکو ئێمە پەرۆژ بێ بۆ پاکژڕاگرتنی و بۆ هێشتنەوەی بە سەلامەتی و بە سروشتە جوانەکەی خۆیەوە کە سەرنجام هەموو ئەو ئاوڕ و ئاو بارانانەی کە هەمانە دەبێتە هۆی سامانێکی گشتی نیشتیمانی کە سەرنجام ئێمە وەکو سێکتەری گەشتیاری وزارەتی کشت و کاڵ وەکو لایەنە کشت و کاڵێکەکەی و لایەنەکانی تریش بە هەمانشەوە کاگە بڕحمانێ ئێمە ساڵانە تووشی گرفت تێگەبین کە بەداخەوە ئەو وڵاتانی دراوسێک کە ئاوەکانیان دەڕژێتە هەرێمی کوردستانەوە ئاوەکانیان دەگرنەوە یان ڕێژێم ئاوانە کەم دەبنەوە کە زۆر جار ئێمە پشتی پێدەبەستین بۆ کەرتی کشت و کاڵ و بۆ ئاوی خواردنەوە ئەم بابەتانە گرفتمان بۆ دروست دەکات دەمەوێت بزانم خوێندنەوەی تۆ چییە لەسەر ئەم بابەتە ئایا ئەمە جۆرێکە لە زەڕوریات کە ناچارن ئەم وڵاتانە ڕێژی بەردانەوەی ئەم ئاوە کەم بکەنەوەیان نەخێر وەکو بابەتێکی فشار دەیبینی هەر شتێکی دیکەکە لە پشتیەوە هەیە بۆ بەرچاوڕوونی هاوڵاتیان و دواتریش پێم بڵێ دەبێت چی بکەین بۆ ئێمە ساڵانە محتاجی دەستی ئەم ئاوانە نەبین و خۆمان ئاوی سیفکراوی باشمانە بێت لە ڕاست خۆی لە ڕاستیا من پێشووتریش باسم کرد عێراق بە سێ وڵات ئاوەکانی بەسراوەتەوە تورکیا بە دەرەجەی یەکەم دوای ئێران و دوای سووریا چکە فورات بە تورکیا بە سووریا ڕەتە بێ ئینجا دێتەوە عێراق ئەو سێ وڵاتە ئەگەر ڕێکەوتنێکی کۆنکریتی لە بینی ئەم وڵاتانە نەبێ وەکو ئەوەی کە لە زۆر وڵاتانی دنیاوانێک کە ئاویان هاوبەشاکرێ تا ئێستا لەم وڵاتانە نەکراوە لە بینی ئەم وڵاتانە و عێراق ئەو ڕێکەوتنە نەکراوە ڕاستە کۆمەڵێک وتوێژ بەردەوام هەیە کۆبوونەوەی بەردەوام هەیە نیقاشی بەردەوام هەیە ئاخر ڕێکەوتنی تاری بوو لە بینی عێراق و تورکیا کە گوایە ئاویش وەکو سێکتەرێک لە ناو ڕێکەوتنەکایە و بەردەوام مفاوەزاتەکەن لەسەر و بینانە بەڵام تا ئێستا نەگەشتونەتە ڕێکەوتنێک هەموو وڵاتان سەرۆت و سامانی خۆیان بە پێی پێویستی خۆیان بەکارهێنن و ئەگەر ئەوەش بۆ نمونە ئێستا ئەگەر دیجلە و فورات ئەوان پێویستەکان بەنداوێکی زۆریان لەسەر دروست کردو پرۆژەیەکی زۆریان لەسەر دروست کردو 22 پرۆژە لە پرۆژەی گاپەن کە لەسەر دیجلە و فورات دروست کراون و دواترینیان سەدی ئەلیسۆ بوو کە لەسەر دیجلەیە کاریگەریەکی زۆری هەبوو بۆ کەمکردنەوەی داهاتی ئاوی عێراق و مەشاریعی تریشیان هەن کاریگەری هەیە لەسەر عێراق و بۆ نمونە تەنانەت پرۆژەکانی ئێرانیش لەسەر زێ سەرکی هاوبەشەکان
کاریگەری زۆریان هەیە لەسەر بۆ نمونە لەسەر سیروان هەیەە لەسەر زەی بچووکیانە لەسەر کارون و کەرخە هەیەە لەسەر ئەوانە هەمووی پرۆژەکانیان کاریگەری لەسەر ناوەڕاست و خواری و عێراق کردووە و لە تورکیاش وەکوتم بە پرۆژانەی ئەوان کاریگەری کردووە بۆیە ئەبێ بە دوو ئاراستە ئیش بکات ئەم وڵاتە ئاراستەیەک ئەوەیە کە ڕیفۆرمی ناوخۆیی لە چاکسازی لە بواری ئاو و ئیدارەدانی ئاو لە عێراق و هەرێمی کوردستانیش ئەگرێتەوە بە دڵنیاییەوە و هەروەها لەسەر ئاستی دەرەوە شوکو وتم جوودەکانی چڕکاتەوە ئەو کاریگەری ئابوووریەی عێراق لەسەر ئەو وڵاتانە هەیەی بەکاری بێنێ بۆ ئەوەی ڕێکەوتنێکی لانی کەم دوورمەودا لەسەر دابشکردنی ئاو لە نێوان ئەو وڵاتانە و وەکو ئەو وڵاتانە وەکو سەرچاوە و عێراق وەکو پاینا و بۆی بتوانێت پێویستەکانی خۆی دابین بکاتدەنا بەڕاستی لە ئایندەیە گرفتی زۆر گەورە دروستە بێ لە بواری ئاوا چونکە وەکو وتم زیاتر لە 170 ئاوی عێراق لە دەرەوەی سنوورەکانی خۆیەوە دێ زۆرترینی لە تورکیایە و بەشێکی لە ئێرانە و بەشێکی تری لە هینن ئەو وڵاتانش بەهۆی گۆڕانکاری کەشوهەوا بە دڵنیایەوە گرفتی خۆیان هەیە بەڵام ئەوە مانای ئەوە بەشێکی بڕیارەکە بۆیان بۆتە ناچاری بەڵام بەشێکی بۆتە ناچاری و بەشێکشی بەڕاستی سیاسیە بەشێکی ئابوووریە یعنی هەموو ئەوانە ئەو فاکتەرانە کاریگەری هەبووە بۆەوەی ئاو لە عێراق کەم کرێتەوە وەکوتم و ئەوەش ئەوەیە کە ئەو پرۆژانی کە دروست کراون هیچی بە ڕەزامەندی و بە هاوبەشی لەگەڵ عێراق دروست نەکراون لە کاتێکا بەپێی یاسانی و دەوڵەتەکان پێویستە هەردوو دوو وڵات لەسەر ئاوێک هاوبەش بوون بە هاوبەشی پرۆژەکان و بە هاوبەشی ئیداری بدەن و بە هاوبەشی پرۆژەکان دروست بکەن. جەنابەت کەسێکی شارەزا و بە ئەزمموی لە بوارەکە حەزەکەم و پرسیارە بکەم زۆر جار لە میدیاکانە بینین هاوڵاتیکی یاسایی داوایەوە کاڵێ هیوادارین حکوومەت هەوڵ بابندایی باش دروست بکە و ئەم بارانە بە فیڕۆنە ڕوات و کۆمەڵی قسانی بەردەوام جۆمان لەم ڕستەیە ئەبێ لە ناو خەڵکی ئاساییە پێم بڵێیانی لە ڕووی زانستیەوە چۆن بڕیارەدەن لە شوێنێکدا بەنداوێک دروست بکەننی هەڵکەوتی ئەو شوێنە چۆن هەڵسەنگێنن بۆ دروستکردنی بەنداوایە هەموو بەنداوێک کە دروستەکرێت سوودی خۆی هەیە هەندێک جار ڕەنگە دروستکردنی بەندایەک بە زیان بشکێتەوە بە سروشتەکە. بەڵێ کاکە سەرتیب ئێمە کاتێک کە بڕیار لە دروستکردنی بەنداوێک ئەین ینی ئێمە چەند بەرنمەیەکمان هەیە بەرنمەکانمان چۆنە بۆ دروستکردنی بۆ هەڵبژاردننی شوێنێک بۆ بەنداو یەکەم هەنگاو ئێمە دراسە و دیزین بۆ شوێنەکە ئەکەین بزانین ئەو شوێنە لە ڕووی جیۆلۆجیوانێ ئایا گونجاوە بۆ دروستکردنی بەنداو ئایا ئێمە ئەتوانین لەو شوێنەیە بەنداو دروست بکەین ئەمە یەکێک لە خاڵەکانە دووهم ئایا ئەو ئاوە ئێمە ئەو تەڵەن ئەو ئاوی کە بەو چەما ئەڕات خۆتەزانی ئێمە دروستکردنی بەنداو لە چەم و دۆڵا ئێمە بەنداوەکانمان دروست دەکەین ئەو ئاوی کە بەو چەما ئەڕات ئەو ئاوە لە شوێنی ترا ئێمە ئیسیفادەی لێ بینین ئێستا بۆ نمونە ئاوی چەمی قلیاسانمان ئاوی چەمی چەخچەخمان کە هێتە خوارەوانێ یاخود ئاوی شارباژێڕمان کە ئەڕوات ئێمە لە شوێنی ترا لە بەنداوی دەربەنی خان و دوکانە ئێمە ئیسیفادە لەو ئاوە ئەبینین بەڵام کاتێک کە بڕیار ئەین بە دروستکردنی بەنداوێک لە شارباژێڕا وەکو بەنداوی زەلان کە بۆ نمونە بۆم باسکردن وەکو بەنداوی چەخچەق کە بەهەسمان کرد پێشتر ئەم بەنداوانە بۆ گەیاندنی سوودە بۆ ئەو ناوچە جوغرافی کە تایبەت بەخۆی بەنداوی زەرانیش دروست نەکەی ئاوەکە بە فیڕۆ ناچێت لە خواردتر گلێتەوە نەخێر هیچ دڵۆپێک لەو ئاوەی کە لەو چەمەوە ئەڕوات بۆ نمونە دروستکردنی بەنداوی زەلانمان لەسەر چەمی بناوی لێیە ئەو ئاوی چەمی بناوی لە لەگەڵ چەند چەمێکی تدایە کە گرێتەوانێ و ئەڕژێتە بەنداوی دوکانەوانێ هیچ قەترەیەکی بە فیڕۆ ناڕوە بەڵام ئێمە بیرکردنەوەکانمان چۆنە بۆ دروستکردنی بەنداوەکان ئێمە ئەڵێن بەنداوی زەلان دروست ئەەکەین بۆ ئەوەی بتوانین ئەو ئاوەکەیە لەو چەما لە چەمی بناوی لەوە ئەو ئاوەکەیە بتوانین لە سنووری جغرافیای ئەو شوێنەیە ئێمە بتوانین ئیسیفادەی لێ بکەین بۆ نمونە بە دروستکردنی بەنداوی زەلان ئێمە ئەتوانین بڵێن لە سادە بۆ لە سا 15 شاری سلێمانی ئاوی خواردنەوەی ئەخێنە سەر ئەو بەنداوە نەجاتی ئەبێت ئێمە پارچێکمان هەیە پارچی هەواری شار کە زۆربەی ساڵان لە وەرزی نەمانی بارانە وەرزی بێبارانەکانە تووشی گرفتی ئاوە بێت ئێمە ئەتوانین بە دروستکردنی بە ئەو بەنداوە بە دروستکردنی بەنداوی زەلان ئاو دابین بکەین بۆ کاتی ژەگەڕێتەوە نزیکترە پارتی هەواری شار نزیکە
من لەکوێ ئاوی لە دوکانەوە بۆ بێنم کە هەموو شاری سلێمانی لەسرە لەکوێ لە منداوی زەلانەوانێ هەرمووی بە 20 کیلۆمەتر 25 کیلۆمەتر ئێمە ئاوەکەهینە ئەمبەر بە هەمان شێوە بۆ بەنداوی چەقچەقمان تەماشاکەین ئێمە ئەم ئاومان کە هێتە خوارەوانێ ئێمە چەمی قلیاسانمان هەیە کە چەمی قلیاسان شوێنێکە کە پێویستە کە وەکو ناوچەیەکی گەشت و گوزاری بناسرێت و خزمەتێکی گەورە بەم شارە بکات نەمانتوانیەوە بکرێت بەهۆی چیەوە بەهۆی ئەوەی کە لە کاتی وەرزی وشکە کاتێکە کە ئەچوینە وەرزی هاوین و پاییزەوانێت چەمەکە وشکە بۆ ئاویتیان نامە ئێستا کە ئێمە بڕیارمان ناوە لەو ناوچە جۆغرافیەیە لە ناوچەی چەمی چەقچەقا کە بەنداوی چەقچەق دروست ئەکەین مەبەستەکەمان ئەوەیە بتوانین ئەو پرۆژە گەشتیاریانە ببوژێتەوانێ ئیسیفادە لە ئاوەکە وەرگین لە جاتیەوەی ئاوەکە لە دەربەنیخان ئیسیفادەی لێ بکەین لە سنووری چەقچەقا ئیسیفادەی لێکەین یاخود لە بەدی ئەوەی لە دوکان ئیسیفادەی لێ بکەین زەلان لە ناوچەی قەڵاچوارانە ئیسیفادەی لێکەین جا مەبەسم ئەوە بوو ئەم ڕوونکردنەوەم بۆ ئەوە بوو کە هەڵبژاردننی شوێنی بەنداوەکان ئاعتیما دەکاتە سەر ئەو دراسانەی کە بۆی ئەکرێت بزانین چەندێک بەقەدەر چەندێک ئەو بەنداوە سوود بەو ناوچە جۆغرافی خۆی ئەگەیەنێت. لە نێو بەرنامەی سۆراغ کۆمەڵێک ئاماژەی دڵخۆشکەر هەبوون بۆەوەی کە کۆمەڵێک پرۆژەی گرنگ و بەنداوی گرنگ بەڕێگاون کە دەشێت لە ئایندەیەکی زۆر نزیکدا کارکردنتیاندا دەست پێ بکاتەوە لەگەڵ ئەوەشدا هەندێک لەو خەمانە هەن کە هێشتا دەبێت تێبکۆشن و دەبێت هەوڵ بدەین بۆ ئەوەی کە ئاو وەک سامانێکی نیشتیمانی گرنگ سیر بکرێ میوانەکانی نێو بەرنامەکە جەختیان لەوە کردەوە کە هەمانجی پێویستەیە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقدا بۆ ئەوەی کۆمەڵێک پەندا و کۆمەڵێک پرۆژەی گرنگ جێبەجێ بکرێت بەڵام هێشتا لە ئاستی چاوەڕوانی بەرپرسانی حکوومەتی هەرێمدانین هەر بۆیە پێویستە هەوڵەکان زیاتر شڕ بکرێنەوە هەم بۆ پێشخستن و چاودێریکردنی و بەنداوانی کە ئێستا ئاوی تیادا کۆکراوەتەوە گلدراوەتەوە هەم بۆ بنیادنانی ئەو بەنداوە تازانەشی کە وەک باسم کرد ئەشێ لاینندەیەکی نزیکدا کارکردن تیاندا دەست پێ بکاتەوە لە کۆتایی پرۆگرامەکەدا جەخت لەوە دەکەمەوە کە دەبێت ئێمە هەوڵ بدەین بۆ ئەوەی کە بەدیلێک بدۆزینەوە بۆ ئاوی ژێرزەوی تاوەکو ئەم سامانی لەژێر ئەم خاکەدا هەیە بۆ چەند ساڵێکی دووری داهاتوو سوودی لێوەربگرین چۆن لە سەرەتای پرۆگرامەکەش وتم کە خۆشبەختانە لەگەڵ ئەوەی کە باران باریوە و بارانی دیکەش بەڕێگاوەیە دەتوانین مسۆگەریەوە بکەین کە هاوینی داهاتوومان بێگرفت تێدەپەڕێ لە ڕووی ئاو پێداویستی هاوڵاتیان سوپاس کە تاوەکو ئێستا بینەری سۆراغ بوون کوردستان ئاوەدان